سەبارەت بە ئابووری فەڕەنساوە ئەو شێوەیە کە ئێستا لە فەڕەنسا ڕوودەدات ئەو ئاڵۆزیەی وای کردووە کە زیانەکانی لە سەرکەرتی ئابووری وڵاتەکە و بە تایبەت گەشتیاریش دەربکەوێت هەموو ئەمانە لەگەڵ یاخود بەڕێز زوبەیر مایی قسە دەکەم کە بازرگانە و لە شاری لە سەرۆکی کۆمەڵی دۆستایەتی فەڕەنسی کوردیە لە بەشێکی ڕاستەوخۆ لە تۆلۆسی فەڕەنساوە لەگەڵم دەبێت بەڕێز زوبەیر ئەم کاتت باش سلااو لە پێم بڵێ ئەو ئاڵۆزیانی کە لە فەڕەنسا دروست بووە ڕۆژانە کاریگەریەکانی چییە بێت لە سەرکەرتی ئابووریە وڵاتە؟ ڕۆژ باش سوپاس بۆ هەمووتان سڵاو ڕێزم بۆ هەموو کاربەندمەندانی 24 وڵی ئەوە زەرەرێکی زۆر گەورەیە ئەوە زەرەرێکی ڕۆژانەیە و کارەکەت لەسەر ئابووری فەڕەنسا لەسەر توریزم و گەشتەی فەڕەنسا لەسەر هەموو کارەکانی فەڕەنسا چونکە بوو ئەوە گرفتێکی زۆر گەورەیە و ڕیشەکانی زۆر قوڵە یعنی ئەوە لە سەرەتای شێستەکان کاتی وەکو بڵێن کەم عەدەدێکی ژماری یەک جار گەورەی پەنابەران هێناند لە جەزائیر لە مەغرب لەو وڵاتانە وەکو بڵێن ئەفریقیانە هێناندون بەڵام پلانێکی ڕێپێکی بوو نەبوو ئەوانە وەکو بڵێن وەکو جەماعات وەکو خەڵکی یەک وڵات خەڵکی یەک شار هەموویان لە هەندێک جێگای تایبەت کردنەوە اینجا نەیانتوانی وەکو بڵێن ئەو خەڵکە بیخەنە ناو وەکو بڵێن گۆڕانکاری فەڕەنسا لە علمانیەتی فەڕەنسا لە لایسیتی فەڕەنسا تێبگەن لە حکوماری فەڕەنسا تێبگەن لە دیموکراتیەتی فەڕەنسا تێبگەن هەر ماوەنە وەکو خوو یعنی ئەو خەڵکە وازیان لە پێشکەوتنەکانی وڵاتەکانی خۆیان هێناوە چ لە جەزائیر بن چ لە مەغرب بن چ لە هەر وڵاتێکی دیکە و نەشیان توانیوە بڕونە ناو مجتەمەعی ناوگەلی فەڕەنسا و لەگەڵگەلی فەڕەنسا بگونجن و بەرەو پێش بڕون ئەو دواییانە مەحاولە ئەکەن بەڵام ئەوە بووە مشکلەیەکی یەک جار گەورە کە ئێستا تأثیر لە جمهوریەتەکەت لە ڕێپوبلیکەکە تأثیر لە کاری دیموکراتی ئەکەت تأثیر لە کاری سیاسی ئەکەت تأثیر لە کاری ئابووری ئەکەت بەڵام تانیا کاریس نییە ئەوە لە هەموو شارەکان هی فەڕەنسا ئەو مشکلەی هەیە و هەر کاتێک مشکلەیەکی یەک جار بچووکیش ڕۆی بدەت دیسان وەکو قومبلەیەکی تەوقیت کرا و ئەپەقیت و ئەتەقیتەوە و لە هەموو جێگایەک و تا ئێستا وەکو بڵین سیاسەکانیش پلانێکی ئەوەندە باش نییە کە بتوانن چارەسەری ئەو گرفتە بکەن. باشە بەڕێز زوبەیر بۆ پێی کە تۆ لە نزیکەوە لە ناو دۆخەکەیە بینی چی دەگوزارێت حکوومەت چ ڕێو شوێنێکی گرتۆتە بەر وابێت چی بکات بۆی هەرچی زووترە کە ئەم گورزە گەورەیە تەشەنە نەسێنێەوە زیانی زیاتر بەرکەرتی ئابووری ئەم وڵات یاخود بە گشتی ئابووری وە گەشتیاریش نەگەێنێت؟ والله حکوومەت پلانی هەیە بەڵام خۆ وەکو جەنابەت دەزانی سیستەمی دیموکراتی لە هەموو جیهان سیستەمێکی نازکە یعنی وەکو دکتاتۆریەت نییە وەکو لە کاتی خۆمان لە عێراق ویا لە وڵاتەکانی دکتاتۆر ئەو سیستەمە دیموکراتیە ڕێگا نادەت بە دەسەڵات کە تند بیت و ئەوە بیت عەدالەتیش زۆر ئەوەیە یعنی وەختی هەیە و وەختی ئەخایەنیت و بەدیتنی من هەندێک شتکران ئەبوانە کراوە مەسەرەن یەکەم جار کە ئەو کابرا ئەو مناڵە گەینجە هاتوتە کوشتن هەر یەکەم شت سەرۆک مەکروه اعتیزاری خواست ئەوە وەکو بڵین بە زەیتی کردە سەر ئاگر ئەبووە ڕێگاداوە بە وەزیری داخناوەوە ڕێگاداوە بە عەدالەت جوستی ینی قەزا ئەو چارەسەر کردبووە لە لای دیکە سیاسیەکان تۆندڕەوەکان ئیسیفادە لە ئەوەکەن چ تۆندڕەوی چەپ چ تۆندڕەوی ڕاست بەڕاستی ڕاستەکان ئیسیفادە لەو ئەزمەکەن بۆ دیسان لاوازکردنی پلانەکانی حکوومەت و سیاسەتێک کە خەڵکێک تەئیدیان بکات گرنگ نییە ئەو خەڵکە کێبی. باشە بەڕێز زوبەیر هیچ مامەڵەیەکی بازرگانی یاخود بازرگانی بە گشتی وەستاوە ئاستەنگی بۆ دروست بووە؟
والله بازرگانی بەگشتی خۆ سوپەرمارکتەکان ئەسووتێنن، بیرۆکان دەوائیرەکانی حکوومەت ئەسووتێنن، حتمما تەسیر بووە، بەڵام نەک بەو شێوەیەکی وا کە تەواو وڵە فەڕەنسا شەلەلی تەواو بوو ئیتر ئیش ناکرێ، بەڵام یعنی لە هەموو شار و شاروچکەکان زەرێکی زۆر گەورەیە، چونکە سیارەکانی حکومی ئەسووتێنن، دایرەکانی حکومی ئەسووتێنن، پۆست مەسەرەن لە شاری ئێمە پوستی سۆتاندووە، ئاخر دایرەی پوست هەر خزمەتی خۆیان ئەکەن، بەڵام چی بڵین یعنی خەڵکێکە دژی کۆمارە، دژی دیموکراتیەتە، دژی ئازادیە، خۆشی نازانن چیان دەنەوێ، چونکە بوو نەیان توانیوە لە حکوومەت بگەن، لە دەوڵەت بگەن، تا ئێستا نازانن پرەنسیپەکانی وڵاتی فەڕەنسا، دەوڵەتی فەڕەنسا چییە. لەبەر ئەوە مشکلەیەکی یەکجار گەورەیە و چارەشی ئەبێ چارەسەریەکی ڕیشالە بکەن، لە ڕوح ڕیشالەوە بکەن، نە چارەسەریەکی هەڵوەڵا هەر بە حکوومەت، ینی بابەتەکە زۆر لە حکوومەت گەورەترە، ئەوە مشکلەی دەوڵەتە. باشە بەڕێز زوبێر، خۆت ئێستا لە ناو دۆخەکەی ئاگاداری، هەرچەنە میدیاکانی فەڕەنساڵێن دۆخەکە تا ڕادەیەک هێور بۆتەوە، بەڵام تۆ بینی ئایا هێور بۆتەوە کاردانەوەی دەوڵەت چییە؟ آخر ئەم ئەزمەیە تەواو ئەبیت، بەڵام ئەگەر لە بیرتان بیت پێش چەند ساڵێک کاتی مەکروهات ژیلی جۆن، ئەو ئێلەکزەرەکان زەردەکان، ئەوان ئەنی هەر جارێک هەر مشکلەیەکی بچووک ببیت، ئەو وەکو بڵێن خەلکە، ئەو گروپانە، ئەوانەی کە کۆمونیتاریزم ئەیکان، ئەوانەی کە خۆ بە دوژمنی دەوڵەت و جمهوریەت و علمانیەت دەزانن، ئەوانە هەموو کاتێک هەر ئەزمەیەکی بچووک بێت دیسان ئەتەقێننەوە و حکوومەت لاواسەکەن، خەڵکێک ئیزعاجەکەن، تەئسیر لە ئیشە کوارەکان ئەکەن، تەئسیر لە توریزم ئەکەن، تەئسیر بەدەهان فستیڤال و ئاهەنگ لە پاریس و لە شارە گەورەکان وەستاندن، یعنی ئەزانی کاتی یەک ساڵ ئیش بکەی بۆ فستیڤالێک بۆ ئاهەنگێک وڵە لەبەر ئەو ئەزمەیە بوەستینین، یعنی خەسارەتەکەی زۆر گەورەیە، خەسارەتی کولتور سەقافیە، خەسارەتی مادیە، خەسارەتی بەعنی مشکلەی یەکجار گەورەیە و فەڕەنسا حتمما چارەسەری بوو ئەکات، وڵاتێکی گەورەیە و خاوەندەم و دەستگایە و خاوەن ئینسانی بەتوانان، بەڵام بەداخەوە پەناهەندەکان ئەجنەبیەکان ئەو ئیشە ئەکەن، ئەوە ڕێگا ئەکەنەوە بۆ تەندڕەوی ڕاست و کاتی ئەو بێنە سەر حکم وەکو بە بادینی ئەڵێن تەڕ و هشک پێکەوە ئاسووتێنن. بەڵێ بەڕێز زوبێر مائی، بازرگان و سەرۆکی کۆمەڵەی دۆستایەتی فەڕەنسی کوردی لە شاری تۆلۆسۆ لەگەڵمان بووی، زۆر سوپاس.